ئێوارەتان باش دانیشتنی ئەم شەومان لەسەر دووە ئەنجامی هەڵبژاردنەکانی عێراقە ئەوەی کە تاوەکو ئێستاکە بەدەستمان گەیشتون. ئایا عێراق بەرەو ئاسوێشی نوێ دەڕوات یاخود قوڵبوونەوەی قەیرانەکان دوای ئەم هەڵبژاردنە زیاتر پەرەدەسێنێتن بۆ ئەم مەبەستە دوو میوانی بەڕێزم لەگەڵە بۆ گفتوگۆکردن. یەکەمیان لە واشنگتنەوە بەڕێز مایکل پرێجنت کە بەرپرسی هەواڵگیری سەربازی ئەمریکا بۆ پێشتر لە عێراق و لە هەرێمی کوردستان هەروەها ئێستا ڕاوێژکارە لە پەیمانگای هەدسن لە واشنگتن دیسیەوە و لە دهۆکی دەلالەوە بەڕێز دکتۆر هاوار نێروەیی شارەزە لە پەیوەندی نێودەوڵەتەکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ڕاگری کۆلیژی زانستە سیاسیەکان لە زانکۆی دهۆک لەگەڵ من. سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم مایکل، ئێوە وەکو چاودێرێک وەکو کەسایەتێک کە شارەزان لە سیاسەتی عێراق و لە دەرەوە ناوەوەی عێراقدا شارەزان و هەروە زانیاری باشتن لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ ئەم هەڵبژاردنە لە دید و ڕوانگەی ئێوە چۆن هەڵدەسەنجێنرێت؟ بەڵێ من تەمەشای ئەم هەڵبژاردنە دەکەم و ئەمێ بەراوردی بکەم بە 2018 لە 2019دا لە پاش چەند مانگێک موقتەدا سەدر کە بردیەوە وتی ئێمە کار ناکەین لەگەڵ نووری مالیکی و پاش چەند مانگێک ئەم قسەی کرد پاشان دەستی کرد بە کارکردن لەگەڵ ئەودا. ئێستا 2021 موقتەدا سەدر لەم هەڵبژاردنە سەکەوتنی بەدەستێناوە. ئایا ئەو جیاوازە بێت لە موقتەدا سەدری پێشتوو کە با بکات هاوکەشەکان بگۆڕدرێ؟ ئایا کار دەکات لەگەڵ مالیکی؟ لە 2006 2010 2014 پاڵپشتی مالیکی کرد و لە 2018 بە هەمان شێوەش لە 2018 کاری کرد لەگەڵ دیان. بۆیە موقتەدا سەدر ئەبێتە ئەو کەسەی کە ئەمریکان حەز دەکەن ببێت یاخود بە پێچەوانەوە. پێتان وایە ئەمە دەرفەتێکی تازەیە بۆ عێراقیەکان کە داهاتوێکی نوێ لە عێراق دروست بکە یاخود قوڵبوونەوەی کێشەکانە، چونکە بیرتان نەچێ ئەم هەڵبژاردنە لە ژێر فشاری شەقامەوە دەستی پێکرد، هەڵبژاردنێکی پێشوەختە بوو، کەسی گیر و گرفتەکانی عێراق چارەسەر نەکراون. پێت وایە قەیرانەکان قوڵتر دەبێتەوە یاخود ئاسۆیەکی ڕوون هەیە لە بەردەم عێراقیەکاندا؟ لە ڕاستیدا بەداخەوە عێراقیەکان ڕاهاتوون لە جۆرە فۆرمانڕەوای حکمڕانیکردنە. لە ڕاستیدا زیادبوونی کاریگەری و هەژمونی ئێران لە عێراق پێم وانە لەم هەڵبژاردن هیچ گۆڕابێت. ئەمە کەمترین ڕێژەی بەشداری بووە لە 2023ەوە تاوەکو ئێستاکە لە مێژووی دەنگداندا لە عێراق. ئەم هەڵبژاردنە دەرکەوت کەوا زۆر کەمترە بەشداری و بەراورد بۆ 2018 ئەم جارە موقتەدا سادر و هێزە میلیشیاکانی بە سەرایە سەلام ئەوان چەکیان پێ لەسەر جادەکان و دەڵێن ئامادەن دەسەڵات لە ئێران و نفوزی ئێران وەربگرن. و سەدر هەمیشە لە کۆتاییدا لەگەڵ ئەوەی خۆشی دەخست پێ لە دژی ئێرانە، بەڵام هەمیشە لە کۆتاییدا هاوتا هاتۆتەوە لەگەڵیانە. بۆیە من هیچ جیاوازیەک نابینم لە نێوان ئەوانەی دیکەدا بە بەراورد بە وەلایەن بۆ ئێران. من دڵنیام کە ئەمە بەردەوام بێوەکو پێشتر کە هەبووە. بەڕێز دکتۆر هاوار نێروەیل دهوکێ لەگەڵ منی نەڕینێت هەوە بۆ vê هەڵبژاردننی چاوانە حەتانوکە ئەو ئەنجامێت بەراهیک و دەرکەفتینە دیارەکە کی براڤەیە و کی براڤەنی نێڕینێت هەوە چاوانە بوو vê پرۆسە و دەرەنجامیژی. بەڵێ سپۆس بوو ئەوێ دەرفەتێ بەلێ ئەف هەڵبژاردنە خوب بە شێوەیەکی نوێتر سەر هەڵدا ئەگەر بەراورد بهێتاکردن گەوان هەڵبژاردنی کوێ لە عێراقێدا هەڵبژاردنی کوێ عێراقێ پتر شلایەت لعنە سیاسیت کردیت عێراقی دەهاتە ڕێکخستن و تەنزیمکردن و ئەنجامدان. بەس ئەوانها ئەم دبینین ناخێکی قوڵێ جەماوەریدا ناڕازیبوونا جەماوەریدا سەر هەڵدال دیماییکا 2019 دەستپێکا 2020 وەلێکرد و شارع گیڤاشتن سەردەسەڵاتە دروست بکەن و حکوومەت
استقاله خوب بکتن و هر وسا عادل عبدالمهدی استقاله خوب بکتن و هر وسا کاظمی بیت سر دست حالات و انجام هل بجاتنت بر وقت و پیش وقت راب گهینن اما پیواجو کن نیا پروسا سیاسی بو عراق بو جرایی که فی شیوه هل بجاتن تتکرن فی استایل تتکرن و بگو مانجی انجام جی و به استایل که دیتر بهت هل سنگاندون هل سکوت کرن راست امین هاد بینین که او برای اسم میوانتش اشاره پیدا که کمترین رجا بجداری هولاتی دو دنگدانه دا برآورد دیگل پنج هل بجاتنه چوی بس ده همان دم داجی دیسان ببوچون من جهم مترسیه جی گلو اف انجامه وی بهنه پسند کنم سراست عراق بشوکی گشتی جی یا نه راسته برای یکی برای صدر لعنه صدری سرکفتن خو راگهان بس ده همان دم داجی مکان لعنه دی بتابت شیعی هنه کو انجامت وان هل بجارتنا بلکو پسند نکن جبر کو رجا کو گل کم ترش چل آنکو چلو یک صده سراست عراق بجداری وان پروسه دنگ دانه که اوه بخو رقمه که کو چند دیتا دیار کرن که براستی سررای کش تکنیکی که هبوی نجی بس ده هماندم داجیم ببوچون من و کومکا مشاکلا و کومکا پرزگیرکا دهاتو دا آراسته عراق بکتن نردد نف دولتی اوه چافدر بین سر پروسا هل بجارتنی پرانیا و بگشتی پروسا کا سرکفتی هجمارت کن اوی هل بجارتنی بس اوجی ناهتا معنی هنده که شوایه که صانهی انجام بهنا قبیل کردن بسیارا مصر هنده اوه که او هکر رخه که عراقیا هبن و اوه چک دستیواده که اعتراف في انجامي ناكن چیکردنا حکمت ده پروسکا بصانهی بیتنان ده گلگ آریشه بو چیبن بله خب پرزگیره که دویره دایا که نهرو که او کلتور دموکراتیک عراق دا درست نبویه جبر في ايكي كأفا درس النبوية وصانهيج نابتنا او هيزن چكدار يتصحى سياسي عراقي دا بتعبت كو هيمنا خرد سر مؤسسات حكومتي هيا بالصانهيجي تنزل الموقف خوب كان جاجي بالصانهي باشاكشه بكان جبروي كي افهل بجاردنا جمين بري خوب دينه ايكي شوان كاركترت هر اساس دفون هل بجاردنا انكو دز فنا اينانا رجاكا كوان كرسيت بتعبت او هيز چكدارت شعي لجير هيمنا حج الشعبي بوينا وبخو وي رامان دي هنيتن كو احتمال تايكو صانهي شارع عراقي بتايبت يلاين چكدار ميليشيا بصانهي تنازلات الوان موقفت خدا نكن و بيتا برزگيرك بو حكومت دهاتي كاچام بشيتن كنترول وان هيز چكدار بكتن اويك ده همان دم دا كومديت الدرزبون حج الشعبي ل 2015 ماهي 2016 که شرایط پارلمانی جی به دست خوبه ورگرد دیماهی که 2016 حتی آنها بو حکومت شرعی عراق بویا بلایک براستی که بشید به تایبت و بریکا سازی و مؤسسات حکمرانی عراق بیت کردن بس همان دم دا ببوچون من اف پرزگری که وی بردوام ببه اگر خو حتی بین اتصالات داجی اولانت چکدارت نف حج الشعبی داجی ببوچون وی بردوام پرزگری که درست ببنجیم جبروی که پرس اویا گلو هزو شرعیت و دستالات داری و سروری و سیاده عراقیه دست عراقیه دایا که بشن بصانهی سیاست بکن و سیاست که خمالی عراقی ها بیتن یعنی جل دست دروی وان هز درکی دهنه که هیمنه که خرد سر عراقی های بتایبت دولت که زلهز وکی ایرانی دولت که دیا زلهز وکی سراس ناف دولتی و امریکا سر گروپان سیاسی عراقی دا رئيس مايكل بريجند اما بينزم هالبجاردنا العراق ذكري دواي روخاني رجيمي بيشو لصالي 2003 لدروس كردني حكومتكاني بيشو دا امريكا كانوا ايرانيا كان رولشي برشاو بالاين هبوا بيدواي امزارش امريكا كانوا ايرانيا كان هر ام همان دوريان دبي ياخذ دوري لايني كان للايني ديك زياتر دبي لدروس كردني حكومت
من دەمەوێت یەکشت بڵێم لەوەی مقتدا سەدر پێویستی بە 165 بۆ 166 هەیە بۆی بێتەوە سەرکوەزیران بەڵام ئەویسە 73 هەیە واتە زیاتر لە 90 کورسی پێویستە بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت ئێران ڕێگەناتە ئەم 90 کورسیە بە ئاسانی کۆ بکاتەوە و هەروەها نووری مالکی ڕێگە نادا بۆی بە ئاسانی ئەم کورسیانە بۆ سەدر کۆ بێتەوە لە 2010 بە هەمان شێوە کێشێک لەو شێوازە بوو لەوەی کە پێیان وترە لەوەی کە تۆ ناتوانانی ببیتە کەسێکی وەکو پاڵپشتکاری ئێران بێتە سەرۆکوەزیران و مستەفا کازمی کەسێکی ئاسادە و ئاسان بوو بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێران واتە ئێرانیەکان کاتێک کە زانیان بۆ مەترسی یەکسەر پێوەند دەبێت لابشتە لاوە وەفشارن لەسەر کرد بۆیە ئیدارەی بایدن خۆشحاڵ نییە بەوەی کەوا ئێران دیسان هەژمونی هەبێت وەکو چۆن لە ئەفغانستان شانەوە ئامادەن لە ئێران ئەگەر بێت و ئێران واز بێت واتە ڕەنگە مۆڵەت بدەن بە ئێران بەس بۆ ئەوەی کە واز لە عێراق ببێنێت بلا بچێت من زۆر قەلەقم سەبارەت بە داهاتووی ئەمنی عێراق و پێم وایە کەوا ئێران دەمێنێتەوە و ڕۆڵێکی کاریگەر دەمێنێت و مالیکی بە پێی ڕوانی ئەمریکا ئەوەیە کە پاڵپشتی مالکی بکرێت بۆ حکوومەتی داهاتووی عێراق و ئەویش کەسێکی ئێرانیە بۆیە نفوزی ئێرانی بەردەوامی ئەبێت و ئەمەش زۆر ماینی گەران نییە بۆ کەسێکی وەکو من پاش ئەو هەموو پێشکەوتنێک ئەنجام درراوە لە 2008 ئێستا تەمەشا بکەین دووبارە مالیکی ئەگەڕێتەوە کاش ئەوەی کە قاسم سلێمانیش دەکوژرێت دیسان ئێمە عێراق بدەینەوە دەست مالکی کە پیاوێکی ئێرانیە وەلایەکی ئێرانی هەیە 100% و وەکۆی من وتم ئەمە ڕوونادا کە سەدر بەتەنیا بتوانێت لە دەروی هەژمونی ئێران حکوومەت پێک بێنێ ئەوەی چاودێری دەکرێت کە ڕێژەی بەشدار بوون لە هەرێمی کوردستان باشتر بوو لە شوێنەکانی دیکەی عێراقدا ئەگەرچی پێی خواست و ئارەزووی ئێمە نەبووە بەڵام ئەوەی جێگای سەرنجێکی گرنگە ڕێشەی بەشداریکردنی کووردە لە کەرکووک و بردنەوەی ئەم هەموو کورسیانەیە لە کەرکووک و بە تایبەتیش پرسی نیشتیمانی و نەتەوەیی لە لای کورد بۆ هەڵبژاردننی عێراقدا پرسێکی گرنگە کە ئەم جارەشیان کورد دەبێتە پێکاتێکی گرنگ لە دروستکردنی عێراقدا پێت وایە تا چەند هێزی کورد دەتوانی باڵانسی یەکسانی لە عێراق و لە هەرێمی کوردستان ڕابگرێت بە تایبەتی لە دروستکردنی حکوومەتی عێراقدا ڕاستی ئەگەر مقتەدا سەدر لە پێکدا بێت کە ئومێدی ئەمریکا بێت ئەو نابێتە ئومێد لە ڕاستیدا پارتی دیموکراتی کوردستان کە ئەگەری ئەوە هەیە کە لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبوسی هاوپەیمانێک پێک بهێنن و ئەم هاوپەیمانە کە پاڵپشتی هێزە دەرەکیەکانی هەبێ کە مالکی تێدا نەبێت و هادی ئامری و خەیز عەزەلی ئەمانی تێدا نەبێت بەڵام ئەمە ناکەن چونکە ئێران ڕێگە نادا کەوا بەتەنیا پارتی و حەلبوسی مقتەدا سەدر حکوومەت پێک بێنن و پارتی لێرەدا ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت دیسان و ئەمێ بڵێمەوە ئەوان دەتوانین بڵێن کەوا دیسان لە بەغداوە فشارێکی زۆر دەبێت بۆ سەر هەولێر بۆ ئەوەی کەوا ئەوان ڕازی بن لەوەی کە هێزەکانی وەلایی بۆ ئێران ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لە هەڵبژاردنەکە بۆ لە ڕاستیدا پارتی دیموکراتی کوردستانش ڕەنگە ئەو شتە بکات کە ئێران داوای دەکات چونکە فشار دەکات بۆ من حەزم بەمە نییە ئەمەیە بڵێم لەوەی کەوا هاوپەیمانی نێودەوڵەتی ماوەیەکی زۆرە بە سەرکردایەتی ئەمریکا دژایەتی ئەم هەژمونەی ئێران دەکەن و نانێ ئەمە ڕوو بدات بەڕێز دکتۆر هاوەر في هەڵبژاردننی مە بینیک و لایەنەت عێراقی کێمتر فشار هاوێت بوو سەر هەرێما کوردستانی وەکی ساڵە 2018 مە بینی پشتی ڕەفراندومە سەربخۆبوونە کوردستانی چاوە لایەنەت عێراقی دژایەتی هەرێمی کوردستانێت کرد vê carê دژایەتی نەبوو بەس گەل هەندێکی ئەوێ ڕابردوودا دژایەتی هەرێمی کوردستانێت کرد دەنگێت کێم ئانینە ئەvە سەرکەفتن نینە بوو هەرێما کوردستانی بله ببوچونا من از به وی شێوازی سەرکەفتن نادانم بۆ حکمی وێ هەندێک سەرکەفتن نادانم کە پرزگرێکە هەرە ئەساس و قوڵە لایەنە سیاسیت کوردستانی پرس ئەو نینە
کە دانوستاندن لەسەر مەبادئت بودجە بکەن یان مەسەلەت اقتصادی و ئابووری بکەن یان هەندێک پرسێت دی کێشە هەر ئەساسا لایەنە سیاسیت کوردستانی دی گەل حکوومەتا مەرکەزی لەگەل لایەنە دیت عراقی پرسك هيا بناوي پرسك نتوایی مادام پرسا نتواییه به بچونامو به بساناهی نابه اگر رکی بده مکیک نرو از بگراوند وان هل بجارتنان بحث سر بکم و کاریگری سر قضیه کردی به تایبتن بحث سر بکن گلو کرد بوچی بو صندوق رفراندوم چون 2017 یعنی پرس دویره دایا اوه که دما ام بحث هل بجارتنت 2006 بکن انجام چلی هات انجام هل بجارتنت 2006 عراق برف شرک نافخوی قول و بر بتای بدنا بر سنی و شیعان دا اگر ام بحث هل بجارتنت 2010 انجام توی بکن اتر بسرکرداتی مالکی جهان عربی بتایبت و عراقی بهیوی بون به تمامی بهیوی بون جبوی هبون و آواکرن ناسنامه که نشتیمانی عراقی اگر هم بحث انجامت هل بجاتن 2010 بکن عراق چلی هاد توشی آراسته گروپت چکدارت یه تندروت اسلامی بناوه داعش 2018 هم دبینین به تمامی انجام ویجر هیمنا سر لعنت شیعه و بتایبت حج الشعبی بویا نها ام دپرسین 2021 هل بجارت نها ببوچونا من دیمو هیک شانس از دبینم آنکو شانس هر داویه بو عراقیات دبینم بو هیمنا و عراق کو یک گرتی دبینم که اگر خو لجر وان هیمنا گروپت ملیشیایی و دولت درکی خو رزگار نکتن و برای حکومت مدنی و یاسایی و قانونی نچیتن ببوچونم عراق و بالتمامی بهت هلوشاندنه راسته اگرم بحث ناحيه تيوري و بكين يعني احتمال تي اف عراق اي جرتي یا پشتی 21 حتنها هيا و بردوام بس د واقع دا د پراکتیک دا عراق و پارچه بویا هکرف آریشا بردوام گله گرینگ دوی هم بجاردنا دا همشین بحث سر بکین هکرف آریشا بردوام من چند احتمال هي عراق برف هل وشاندنه بچی خو موضوعي اوه يعني اف بيك هاتار را گرتنا عراقي بكوية گشتي نلز يعني يل دروي كنترول عراقيا در كفتي عراق كنوكا بوان بيك هاتا و مايا وكي لاشاك نخوش يكفتيه بس ده همان دم دا لأن الدركي هنكو بردوام دهيلن كو اف لاشه هر زيندو ببينید حتى راده اكي يلاشه كي يسقط از دبينه مش بروي كي اف هل بجارتنا گلک جوان توپوگرافیا سر بنمای جواکی اگر هل سنگاندنه هم بکن یعنی پیکاتا توپوگرافیا جواکی هم هل سنگاندنه بو بکن به تمام عراق پارچه بویا بس صراحت ام دبینین اف جغرافیا کو عراقیات بیشن کو کردستانه به تمامی دنگت کردستانه بو که دچن بو کرداد چن کسی که عرب بوم دیار بکه کل کردستان یک دنگجی اینا بیتن یانجی لعنت عربی ما گلک پالوراوت کاندیدت پارتی دموکراتی کردستان مهبو بونمونه لنجفه لبصره کیش وان درچو یعنی پرست ویرده او انتگراسیون political integration او ام بحث سرکن در عراق دا درست نبال 21 حتنها برسا اساس یا ویجه هروایش بروی که ببوچونا من او انجامت هل بجارتین 2006 حتانها کو بردوام عراق توش قیرانت قولت نفخوی کریه جوانب سیاسی بتایبت و اف جوراجی انجام ویجه هر دیسان رهندکا دیا قولا استراتیجی یا سیاسی آراسه عراق و پیکات جدا جد عراقی ببیتن برز مایکل پروجند تا چند ئەمریکایەکان خۆشحاڵن بەردەرەنجامی هەڵبژاردن لە عێراق بە تایبەتی ئیدارەی جۆ بایدن لە ڕاستیدا ئەوان بەردەوامن لە پاڵپشتێکردنی مقداد سەدر بەڵام مقتەدا سەدر ئەمریکانی کوشت ئەوان یەکەم خاوەن یەکەم گروپی میلیشایی بوو کە لە ڕابردوودا ئەمریکەکانی کوشت لە ڕاستیدا ئیدارەی بایدن پێی وایە کەوا مقتەدا سەدر ناسیۆنالیستە کە عێراقیە بەڵام ئەو لە ڕاستیدا ناسیۆنالیستە بەو شێوازی وە نەسڕوڵڵا بەدەر لە یەک جیاوازی ئێران نایەوێ مقتەدا سەدر ببێتە کەسێکی
عراقی لە شێوەی نەسڕڵڵا ناوێتی نەسڕڵڵای عراق بێت بۆیە دەیانەوێت مختصر لە پاکەتی گلخانی خۆیان دابێت بۆیە ئەوان باڵپشتی ناکەن ئەوان ئەو کەسانێک کە دەیانەوێت کە حکمی عراقە ئێران نایەوێت حکمی ئێران بکە بۆیە مختار سەدر لە دژی ئەمریکا دەوەسێتە بۆیە کاتێککە پرس دێتە سەر ئەوەی کە سیاسەتی دەرەوەی عراق لە ئەفغانستان لە لوبنان لە یەمن لە سووریا لە وڵاتانی دیکە ئێران هەرگیز گرنگەرانی نییە لە بەرامبەر ئیدارەی بایدن بەڵکو ئەمریکا ئێران بەلایەوە گرنگە کێ دەبێتە سەر وەزیرانی داهاتووی عراق زۆر نیگەرانین ئەمریکا چی دەوێت نیگەرانن لەوەی کە خۆیان چیان دەوێت بۆیە بایدنش زۆر نیگەران نییە لەوە دووبارە ئێران لە عراق دەرکاتەوە مایکل زۆر بە کورتی پێ وایە لە 4 ساڵی داهاتووشدا هێزەکانی ئەمریکا لە عراق بمێنەوە لەگەڵ ئیدارەی نوێی عراق کار بکەن ئێمە بەردەوام دەبین لە پارە پێدان ئەو پارەیە دەڕوات و دەڕوا بۆ ئێران و بۆ میلیشاکانی ئێران و بەردەوام بین لە ڕاهێنانی ئەو کەسانی کە میلیشای تەهرانن و ئێمە بەردەوام بین لە ناردنەوەی ئەمریکەکان بۆ عراق بۆ شەڕی داعش بکەن کە لە داهاتوە دێنەوە پێشەوە بەداخەوە کە میلیشیاکانی عراقی ئێستاکە بەشکن لە حکومەت و لە سوپای عراقی ئەمە کێشە گەورەکەی بەڕێز مایکل پرۆجند توێژەر لە پەیمانگەی هەدسن لە واشنگتنەوە هەروە بەرپرسی پێشووی هەواڵگری سەربازی لە عراق لە ئەمریکا و لەگەڵم بووی زۆر زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر هاوار نێروەیی کە لە دووهۆکەوە لەگەڵم بووی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی تۆش ڕووماڵی ئێمە لەسەر هەڵبژاردنەکانی عراق و لەسەر دەرەنجامە بەرایەکان بەردەوام دەبێت چاوتان لەسەر کوردستان 24 بێت و شەوتان شاد